دوورگەی قوبروسیش بووەتە نشینگەی هەزاران کۆچبەری نایاسایی بێگوێدانە مەترسیەکانی مەرگ بە دەیان کیلۆمەتر ئەو ڕێگایە دەبڕن کە یاساغە لە نێوان بەشی قوبروسی تورکیا و بەشی ئەوروپای. ئەم هاوڵاتیە کوردەی کوردستانی عێراق ئەو ڕێگا دژوارەی بڕیوە کە 180 کیلۆمەترە، بەڵام وا دەرەکەوێ ژیان لەم بەشەی ئەوروپا سەخت گوزەرێ. سەرەتا $300 بۆ گەیشتن بە تورکیا، لەوێشەوە نزیکەی 400 یۆرۆمدا بۆ ئێرە. قەرزم کرد لە هاوڕێیەکی باشم، پێم وت کە کارم کرد بۆ دەگەڕمەوە، ئەو ژووتی کێشە نییە. بەشە ئەوروپاکەی قوبروس ژمارەی دانیشتوانەکەی کەمترە لە ملیۆنێک. بەرپرسانی ئەو وڵاتەش وا چاوەڕوانەکەن تا کۆتایی ساڵی 2018 8,000 کۆچبەر ڕووی تێبکەن. ئەم ڕێژەیە بە بەراورد لە چاو ساڵانی ڕابردوو ژمارەکەی ڕوو لە زیاد بوونە. ئەمەش تا ڕادەیەک بە مەترسیدار ناو دەبن. ئێمە هەوڵمان داوە بارودۆخەکە بە باشی بەڕێ بکەین، بەڵام بەردەوامی دۆخەکە و ڕاگەاندنی ئەو ژمارانەی کۆچبەر نیگەرانێکی زۆری بۆ دروست کردوین. زیاتر لە هەر کاتێکی تر دەرگاکانی قوتاربوون لە خۆرهەڵاتی ناوەڕاست و ئاسیا و شوێنی تر بەرەو ئەوروپا تەنگتر بووەتەوە. ڕەنگە ئەوەش لە بەختی قوبروسیەکان نەبێت. کۆچبەرەکان تێکەڵەیەکە. کۆچبەرمان هەن بۆ جاری دووهەم کۆچیان کردوتەوە لە لوبنان یان لە تورکیا و شوێنی ترەوە، لەوێ لە ئاستێکی نزمی ژیاندا ژیاون و ناچار بوون جارێکی تر کۆچ بکەنەوە. زۆربەیان منداڵەکانیان بێبەش بوون لە چوون بۆ خوێندن. هەموو ئەوانە وایان کردووە خێزانەکانیان جارێکی تر کۆچ بکەنەوە و ڕوو لە قوبڕس بکەن. ڕێگای بەڵقان گیراوە لێیان کە بچنە نێوەندی ئەوروپا لەبەر ئەوە ڕوو لێرە دەکەن. پێدەچێت چادرگەکانی ئەم کەمپە و ژیان و گوزەران لەم شوێنە خراپتر بێت لە نیشتیمان. هەر کۆچبەرێکیش هۆکاری خۆیان هەیە بۆ بەجێهێشتنی زێدەکەیان. بارودۆخی من زۆر تایبەتە، بەهۆی ئاینەوە ڕام کردووە. من بڕوام تەنها بە خوددا هەبوو. لە وڵاتی منیش ڕێگە پێدراو نییە باوەڕی جیاوازت هەبێت. لە سەدا 95 موسڵمانی سونە مەزهەبن، بەو هۆکارە ڕقیان لێم بوو، بەردەوام بە شوێنمەوە بوون، دوجار ویستیان بمکوژن. ئەو هەموو قوربانیانەی ڕێگای دەریا کۆچبەرانی نەوەستاندووە. سەرڕای بارودۆخی دژواری کۆچ دوورگەی قوبروسیش بووە بە خەونی زۆرێک کە دەیانەوێت هەر نەبێت وە هەست بکەن پێکانیان لەسەر خاچی ئەوروپایە. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن.